ڕێز خۆشەویست پێکەوە بینەری راپۆرتێکمان نەبین کە هاوکارمان لە شاری هەولێرەوە لەسەر پێشبڕکێکی زانستی بۆی ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. بەخێراتنی کەڵەنە خۆشەویستەکانە دەکەین. ئەمڕۆ ساردەی 4 2019 هەستاین بە ئامادەکردنی فیستیڤاڵی کیمیا کە گەورەترین فیستیڤاڵ هەڵبژان لە کۆلێژ عولوم لە سەری چەند ساڵی ڕابردوو. ئێمە ئەوڕۆ لە ئێکسپریمنتێکە من و کاک ژێکاو هەردووکمان مەرحەلە سەی کیمیاین هەستاین بە ئامادەکردنی سێ تاقیکردنەوەکە. سەرەتا و تاقیکردنەوەمان هەیە بە ناوی ئۆیل ئەند فایرورک. هەندێک ئاویت هەیەکەی دواتریش ڕوون و کەلەر فودمان هەیە. ئەویش لە ناویەک دەکەین تێکەڵی دەکەین بە جوانی. ئەمە کۆناغیەکی کیمیاینە مەرحەلەی کیمیاین ڕۆژەکەی ئێمە سلڤەر میرۆرە واتە ئاوێنەی سلڤەر دروست دەکەین. تاوان مادەکانمان ئەوانەی کە هەیە بەکاریان دێنین و هەرێکە و بڕەشانەی وەردەگرین و لەناو ئەو ڕاوند فلاسکە دێشلەخێنین پاشەوەی دەبتا ئەو ڕەنگە. یەکەم جا بە خێراتنی قوتابیان دەکەین بۆ کۆلێژ زانست. ئێمە وەکو بەشی دووەمی کیمیا دەستخۆشی لەو قوتابیان دەکەین کە ئامادە بووینە. من ناوم دانا، ئەوەش ئەیاد، ئەوەش گوڵان خان. ئێستا دەست دەکەین بە ئەکسپێرمنتێک تاقیکردنەوەیەکی گرنگ لە کیمیادا. ئەویش ئیلیفێن تووتپێستە کە مانایەکەی بە کوردی وایە کە وەک هاتنە دەرەوەی لەناو کۆنیکەل پلاستیک وەک هاتنە دەرەوەی لوتی فیل وایە. ئێستاش دەست دەکەین بە ئەکسپێرمنت. نزیکەی 22 نمایش بوون، 22 کارلێکی کیمیایی بوو کە هەموو مادەکانیش هەموو ئەو موادانەی کە دابین کرابوو لەلایەن بەشەکەوە غێری چەند مادەیەک نەبی کە توانیمان بکڕین پارەیەکی ئەوەندە زۆر نەبوو. هەموو کارلێکەکانیش ئەو کارلێکان و ماجیک کیمستری واتایەکەی ئەو کارلێکانەی کەوات و بینەر یاخود ئەو کەسێک کە سەیری دەکاتن دەتوانێت چێژی لێ وەربگرێتن وەکو فەنی تێستەکان پیشانی خەڵکەکەی درا.
فستیڤاڵە دەبێتە ئاشنابوونی قوتابیان بە خودی بەشەکان و ناساندنی بەشەکەیان بە تەواوی کۆلێژەکان و هەلی کارێکی گونجاو بۆ ئەم قوتابیانە کە لێرە خۆیان بابەتەکانیان نمایش دەکەن. عیمران ئەمیر لە کۆلیژی زانستەوە تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ.